لە فەیسبووکەوە چ باسە؟ مەرج نییە کە باسە باش بێت، مەرج نییە کە باشە باس بێت. لە فەیسبووکەوە چ باسە؟ ئاڵا وەک ڕەهەندە نێو دەوڵەتەکەی بابەتەکە ئارام بامۆکی نووسوێتی کۆن و نوێ سەردەمە کۆمەڵایەتەکان پراوپڕی سمبولی ئاڵان هەر قۆناغێکی مێژووی بەشەری بگرین ڕەهەند و چەمک و جوڵەی ئاڵا یەکێک بۆ لە دەرهاویشتە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان ئاین لەم نێوەندەدا هێندەی هەموو کایەکانی دیکەی مرۆڤایەتی دەور و کاریگەری هەبووە بەسەر ئاڵاوە هەر لە سەردەمە سەرەتایەکانی مێژووە ئاڵا وەک مانەوە و بەردەوامیدان بەبوون و وجودی کۆمەڵایەتی سیاسی ئابووری ئاینی ئیتیک و گروپە کۆمەڵایەتەکان هێزی یەکەم نەبوو بێت دووەم بووە هەموو سەردەمێک ئەم پڕۆیە پێناسەی نوێ دەبەخشێت بەخۆی هەر لە جوڵە سەرەتایە کۆمەڵایەتەکان و بگرێتە مانادان و ئیلهام بەخشین بە بازاڕی ئابووری سیاسی و هەژمونە جیۆپۆلیتیکەکان دووبارە ئاین وەکو خۆراک و وزەیەکی ناوەکی هەمیشە بەرزی و شەکانەوەی داوە بە ئاڵا و سەحر و جاویدانی خۆی پێبەخشیەوە بە چەشنێک وەک ئەوەی بە تەنها مانەوەی ئاڵایەک لە خولەیەکی بەرز و بڵند یا شوێنگەیەکی سیاسی و ئاینی وەکو بارەگایەکی سیاسی و معبەدێکی ئاینی هەموو ئاڵا زیندویەتی و بەردەوامیدانی پێدەبەخشن و پێمان دەڵێن ژیان و جوڵەی مرۆیی لەوێ هەیە ئەمڕۆ ئاڵا چ مانە و دەلالەتی سیاسی و ئاینی مێژووی دەبەخشێت بە ڕەهەندە کۆمەڵایەتی و ئاینەکانی مرۆڤایەتی ئەوەی لە ڕابردوودا پێناسە بۆ ئاڵا ئایا ئەمڕۆ هەمان پێناسە و خوێنەوەی بۆ دەکرێت یا ڕەهەندێکی دیکەی لەسەر بنیادراوەکو ڕەهەند و کایە نێو دەوڵەتێکی کە هەموو بستێک و خاکێک و ئیتنیکی سیاسی خاوەن قوارەی خۆی لە ڕەنگ و شێو و قەباری دیاریکراوێکی پەڕۆییندا دەبینێتەوە کە چەند بستێکە بە ناوی ئاڵا و نمایشی بوون و وجود و شوناسی خۆی پێدەکا بێگومان ئەمڕۆ زیاتر لەوەی خوێندنەوەی بۆ بکەین ئاڵا دەور دەگێڕێ ئەم دەورگێڕانی ئاڵا بەردەوامیدارێکە با جێگۆڕکەی سیاسی و ئابووری و ئاینی بێسنوور و سنووردار بە شێوەیەک شیمانە دەکرێت لە ماوەیەکی زەمانێکی کەمدا چەندین ئاڵای سیاسی لەدایک ببن و چەندینی دیکەش زیندە بەچاڵ بکرێن و بمرن ئایا کورد لێرەدا چ جۆرە ئاڵایەکی هەیە زیندوو ماویە سنووردار کراوە یا ئاڵایەک لە بەردەم هەڕەشەدا یا ئاڵایەک لە ئاز ڕەهەندە سیاسی و ئابوووریەکەی جیهاندایە هەموو ئەم پرسیارانە بۆ ئاڵای کوردستان لە ئەمڕۆ گونجاون چونکە ئەمڕۆ کورد خاوەن ئاڵایەکی مێژووی سیاسی خۆیەتی کە لە بەردەم هەڕەشەدا هێزی مانەوەی هەیە تا ئەم ساتە وەختە لە ئاسکای و ڕەهەندی سیاسی ئابووری جیهانەکەیدا مای دڵخۆشی هەموو لایەکە بەڵام پێویستی بە پاراستن و گەشەی سیاسی زیاتر هەیە ئەوەش بەڕێزگرتن و مانابەخشین و داکۆکی لێکردنیەتی بە یەکڕێزی و خەباتکردن لە پێناویدا چونکە یەکەمین و کۆتایەمین ڕەهەندی بوون و مانەوەی کورد و کوردستانە. لە فەیسبووکەوە چ باسە؟ ئاڵا و هێز نووسینێکی دکتۆر چواس حسینە هەموو ڕۆژێک پێشمەرگە بە گیانی خۆیان شکۆی ئاڵای کوردستانیان بەرز ڕاکردووە سڵاو لە گیان فیدایی بەخشندەیان ئاڵا و هێز دوانەیەکی لە یەکتر دانەبراون هەمیشە بە تەنیژیەکەون تەریبن بە یەکدی تا ئەوەی ناکرێ ئاڵا بێ هێز هەڵبکرێ هەر ئاڵاشە نوێنەر و ناسنام و بەرجەسەکەری هێزە گەشتی دوانەی ئاڵا و هێز زۆر کۆنە بەردەوامە بێ کۆتایە قەت لە یەکتر جانەبوونێتەوە و نابنەوە هەڵکردنی ئاڵا هەمیشە دوای بەکارانانی هێز دێ بۆیە یەکەم کاری هێزی سەرکەوت و هەڵکردنی ئاڵایە کاتێک هێز سەردەکەوێت ئاڵاکەی بەسەر قەڵەمڕەوەکەدا دەشەکێتەوە کاتێکیش ئاڵا دەشەکێتەوە دەزانین هێزی کێگەیشتوتەکوێ قەت نەبوو نابێ ئاڵا بەبێ هێز هەڵبکرێ قەت نەبوو نابێ ئاڵا بەبێ هێز بەردەوام بێ ئەو ئاڵایە سمبولی هێزە بەرجەسەکەری هێزە تیش دەچێتە چاوی هەر کەسێک و بەتوندی پێی دەڵێ کە چه هێزێک لێرە سەروەرە فەرمانڕایە ئاڵا سنووری نێوان هێزەکان دیاری دەکا ڕێزی ئاڵاکان لە دەروی قەڵەمڕەوی هێزەکاندا زۆر گرنگ نییە بەڵکو گرنگ
ڕەنگە لە چوارچووی قەڵەمڕەوی خۆیاندا چەند شکۆتار بن یا چەند بەبەها بن، بەهای ئاڵا لە ڕێزی دوژمنان و نێرانەوە سەرچاوە ناگرێت، بەڵکو لە ڕێز و خۆشەویستی و ئینتیما و لایەنگرانیدایە بۆ ئەو هێزەی ئاڵاکەی سمبولیەتی. گرنگ نییە نێارەکانمان ئاڵاکانمان دەسووتێنن، گرنگ ئەوەی ئێمە چەند لەژێر پەرچەمی ئەو ئاڵایەدا یەکڕیزین، چەند بۆ ئەو هەرێمونەتەوەیە ئەو ئاڵایە نوێنارەتی دەکات دڵسۆزین، چەند بە شەکاوایی دەیهێڵینەوە و تا کۆتایی دەیگێنین، بۆیە وەڵامی هەرە کەمەرشکێن بۆ دوژمنانی ئاڵاکەمان خۆشەویستی پتری ئێمەیە بۆ ئەو هێزەی ئاڵاکەمان نوێنەرایەتی دەکا کە کوردستانە. کەواتە پرەنسیپەکە ئەوەیە، من هێزم لێرەدایە کەواتە ئاڵاکەم لێرەیە، ئاڵاکەم لێرەیە کەواتە من لێرە بەهێزم. لە فەیسبووکەوە چ باسە؟ بەرز و پیرۆز بێ ئاڵای کوردستان هەر نەتەوە گەلێک بۆ ناساندن و پێناسەی خۆی کۆمەڵەیەک هێمە و سمبولی نەتەوەیی هەیە کە یەک لەوانە ئاڵایە. کوردیش وەک گەورەترین نەتەوەی بێدەوڵەت ئاڵای فەرمی خۆی هەیە. ئاڵای کوردستان پێکاتوە لە سێ ڕەنگ و دروشمێک لە ناوەندی ڕەنگەکان. ئاڵای کوردستان لە لاکێشەی ئاسۆیی پێگاتوە، لاکێشەی سەرەوە ڕەنگی سوورە، ئەوەی ناوەند ڕەنگی سپیە و لاکێشەی خوارەوە ڕەنگی سەوزە. بەرینی ئاڵا دوو لە سەرسەی درێژەکیەتی. لە ساڵی 2009دا پەرلەمانی کوردستان بڕیاریدا ڕۆژی حەڤەی کانونی یەکەمی هەموو ساڵێک وەک ڕۆژی ئاڵای کوردستان لە سەردەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بکرێتەوە. دروشمی نەتەوەی ئاڵای کوردستان خۆری زێڕینە. ئەم خۆرە 21 پەڕواتە تیشکی یەکسان و هاوشەیەکە کە ڕێکەوتی 21 دەگەێنێ کە سەرەتای ساڵی کوردیە. بە لە بەرچاوگرتنی دوو لە سەرسەیەتی قەبارەی ئاڵا خۆری زێڕینە بە پەڕەکانیەوە، یەک پێوەرە و بەبێ پەڕەکان نیو پێوەر. ئەم پەڕانە شێوەیان ڕاستە و لە دەرەوە خاڵێکی تیژ دروست دەکەن. خۆرەکە دەبێ ڕێک لە چەق ناوەندی ئاڵای کوردستان جێگیر بێ. خۆر بە شێوەیەک جێگیر کراوە کە ستونی ناوەندی ئاڵا بەناو خاڵی تیژی بەرسرین پەڕ یا تیشک تێدەپەڕێ. پۆڵێنکردنی مێژووی ئاڵای کوردی یەک ڕاپەڕێنی بەتلیز لە ساڵی 1940 ئاڵایەکی هەبوو بە قۆماشێکی زێڕین دروستکرا بوو، ئاەتێکی قورئانی تێدا بوو. دوو ئاڵای سەردەمی شێخ مەحموود لە ساڵی 1990 لە سەرباڵەخانی ئەفسەری سیاسی بەڕیتانیا هەڵکرا کە بریتی بوو لە مانگێکی سوور و ڕووبەرێکی سەوز. سێ ئاڵای سەردەمی شۆڕشەکەی سمک و شکاک لە ساڵی 1922دا هەڵکرا، تێیدا نووسرا بوو کوردستانی ئازاد. چوار شۆڕشی شێخ سەعیدی پیران لە ساڵی 1925دا ئاڵایەکی کردە پێشەوایەتی بۆ شۆڕشەکەی ڕەنگی سەوز بوو کە ڕۆژێک لە ناوەڕاستیا بوو. پێنج لە سەردەمی کۆمەڵەی هیوا لە ساڵی 1937دا ئاڵایەکیان هەبوو ئەندامانی ئەم کۆمەڵەیە بە قورئان و خەنجەر و ئاڵا دەبوو سوێن بخۆن. شەش حیزبی ئازادی کوردستان لە ساڵی 1938 دامەزرا، ئاڵایەکیان بریتی بوو لە 2 خەنجەر و 3 ئەستێرە. حەوت بۆ یەکەم جار لە سەردەمی دامەزرانی کۆماری کوردستاندا لە ڕێکەوتی 7 دوانزەی ساڵی 1945دا بە بۆنەی لابردنی دوایین دام و دەستگا و ئاسەواری حکومەتی پاشایەتی بەدەستی هێزی پێشمەرگەی کۆماری کوردستان کە شارەوانی مەهاباد بوو، لەوێ بە فەرمی و لە ڕێوڕسمی فەرمیدا ئاڵای کوردستان هەڵکرا و لەو ڕۆژەوە تاوەکو ئێستا وەک ئاڵای کورد و کوردستان ماوەتەوە. ئێستا لە پەرلەمانی کوردستان بە پێی بڕیاری ژمارە 26 11 ساڵی 1999 لە یاسای ژمارە 14 ساڵی 1991دا سەرچاوی گرتووە شێوازی ئاڵاکە و پێوانەکان و شێوازی هەڵدانی دیاری کراوە. ئەم ئاڵایە هاوشانی سمبول و هێما نەتەوەیەکانی دیکە وەک سرودی نەتەوەی عێراقی پێشمەرگە ئاڵا بە ڕەمزی هەرمانی نەتەوەی کورد دەژمێرێت و لە لای زۆربەی هێز و پارتە سیاسەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان ئەم ئاڵایە بە فەرمی ناسراوە لە بۆ نەفەرمیەکاندا هەڵدەکرێت. لە فەیسبووکەوە چ باسە؟ ڕۆژە پیرۆزەدا دەمەوێ یادی هەموو ئەو ئازیزانە بکەینەوە، یادی هەموو ئەو خۆشەویستانە بکەینەوە، یادی ئەو شەهیدانە بکەینەوە کە لە پێناو ڕزگاری ملەتەکەمان و وڵاتەکەمان خوێنیان بەخشی، سەریان نوان بە ئەوەی ئێمە ئەم ڕۆژە بە سەربەرزی ببینن و بتوانین لە وڵاتی خۆمان لە هەولێر لە شوێنەکانی تری کوردستان ئەمڕۆ لە سایەی خەبات و بەرخودان و خوێنی ئەو خۆشەویستانە ئێمە بتوانین ئاڵای کوردستان هەڵکەین. لە فەیسبووکەوە چ باسە؟
فەیسبووکەوە چ باسە؟